هەر بۆیە داوا دەکەین یەک هەڵوەشانەوەی جیاکاری نرخ و یەکخستنی نرخ بۆ هەموو جوتیاران بەبێ جیاوازی. دوو ڕاگررتنی ئەو بڕیارەی دراوە کە ناوی جوتیارانی خاوەن زەوی ئیستیملاک لە داتاکانی وەزارەت بسڕێتەوە. سێ پاراستنی مافی یاسایی جوتیارانی کورد و تورکمان و وەرگرتنی بەرهەمەکانیان بە هاوشێوەی هاوپیشەکانی تریان لە کەرکووک و دوا بانگەوازی ئێمەیە بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە. ئەگەر بە زووی بەدەم داواکاریەکانمان نێن ناچارین مانگرتنی گشتی ڕابگەین و تا گەیشتن بە مافەکانمان ڕانەوەستی. فەرمو عەدی با و باپیرانمانە قراراتی مەجلس قیاسەوڕە لە 2003 ئیلغا کراوەتەوە ئەی بۆ جێبەجێ ناکەی فەرمو قرار 29 جێبەجێ کرا دەرچووە لە مەجلس وزەرایەوە نازانم لەکوێیە ئەی بۆ جێبەجێ ناکری هۆکاری چییە؟ ئەی بۆ بە دواتوونی بۆ ناکەن ئەی ئێوە چین بەرپرسانی کوردکەوا لە بەغدا دانیشتوونە بۆچی چاکن؟ ئێوە کە نەتوانن ئاگاداری ئێمە بکەین ئێمەش ئێوەمان ناوێت پێویست ناکات هیچکە دەنگتان بدەینی پێویست ناکە هیچکە مەرحەباشتان بکەین نێن بە دوام ماڵ بە ماڵ بگەڕن و بڵێ دەنگمان بدەنێ. ئەو گەنمە دووری تۆ ئێستا لە شوێنەکەی خۆی ماتەوە تەیر و تەر دەیخوا تەیر و تەر دەیخوا بەڕاستیم نە لە ئێستاد لە دوێنێەوە نە لێ دەگەڕێ من بچم لە بازار ڕەش بفرۆشم لە کەرکووک لە هەولێر نە لێ دەگەڕێ بینمە کەرکووک من قوڕیچە بەسەر خۆکەم نوێنەرەکەی من لە چێ خەوتووی بە قوربانە بم لە چێ خەوتووی وەزیرەکەی کورد لە چێ خەوتووی لە بەغدا. ئێستا حالیان هەر تۆنێ لەسەر ئێمە بە 400,000 وەستاوە لەسەر هەموو فەلاحی ئینجا تو وەرە لە بازار بڕۆ 300,000ەکە 320,000 کەواتە بۆ هەر تۆنێ ئێستا تو لە شوێنەکەی خۆدایت فرۆشی 100,000 لە مایەکەی خۆ زەرەرتە مادیبوونەکەی هیچ زەرەری دەستمایەکە زەرەرتە. ئێمە لە کاتی خۆیدا بێ جیاوازی سیدیەکانمان ڕەوانەی بەغداز کردووە بە بێ جیاوازی ئێمە لایەنێکی جێبەجێکاری دەبێت ئەو بڕیارانە جێبەجێ بکەین کە بۆمان دێت ئێمەش لەگەڵ ئێوەی ئەمە ناحەقیە بەرامبەر بە جوتیارانی کورد و تورکمانی کەرکووک دەکرێت کاتی خۆی ئێمە نووسراومان کردووە و بە ئێمەیان وتووە ناتوانین ئەو بڕا زۆرە گەنمەتان لێوەربگرین.